جوانی بۆ خۆشی بەهارە بێت ئینشاءڵڵا. مامۆستا خۆت دەزانی لە نەورۆزان یعنی وەرزی خۆشەویستی و سەیران و گۆرانی و جوانیەکانی و سروشتی کوردستانە، بەڵام بەداخەوە مامۆستا هەندێک کەس هەیە ئەو خۆشیێت تێک دەداتن. هەیە مامۆستا دیاردەی سەیران و گەشت لە کوردستان دیاردەی دزێ و هەیە بەڕاستی، یعنی ئێمە بۆ خۆشی دەچینە سەیران. مامۆستا تەماشا دەکەی لە کاتی گەڕانەوەی خەڵک بەسەر لەسەر جادەکە دیتە سەر خۆڵەکە ئەو تۆز و خۆڵی بە خەڵکی وەدەنێ. تەبانێکێکە لە دیاردە هەرە ناشرینەکان هیوادارم ئەوانەی کە شۆفێریەکەن ئەو باوکانەی کەوا مناڵەکانیان و خاو و خێزانیان خەنە سیارەکەەوە کە ئەڕۆن بەڕێک و پێکی بڕۆن لەسەر جادەکە 2 سایدە 3 سایتە زیادی مەکەن مەچنە سەر گڵەکە. ێ باشە ئەو تەپ و تۆزاکەی بەسەر و چاومانە هەیە ئەشیای لە ناو پیکابە داناوە هەمووی بە تۆز، یعنی بەڕاستی دیاردەیەکی زۆر ناشرینە. فڕکانێکە هەر هەمووی لە یەک کاتا دەرەچێت هەر هەمووی لە یەک کاتا گەڕێتەوە بابەت و بۆ خۆشی ئەچیت. فرکانەوەی گەڕێ باشە لو هەر هەمیان دەبیت جمعە لە سەفرەی بن کاکە شەموان بڕۆ خۆشەمانیش هەر پشووە هەر ئۆڵەیە ڕۆژێکی کە بچۆ دوای دەوام بڕۆ هەر هەمووی بە جومعەوە نیشتۆتەوە تیەگەی کوڕە و کوڕێ ڕاکە. مامۆستا دیاردەیەکەش زۆر ناشرنە، دەزانی دار و درەختی ئەو کوردستانە لێمە بێزارن. مامۆستا ئەو ژینگەیە پیس دەکەن دەبەی فڕێدەدان خواردنی فڕێدەدان و بەڕاستی گوناح. خۆی کە لە سەرەتای بەهارە ئەگەر هەست بکەیت دەشودەر زۆر سەوز و جوان ئەبێت، یەک ئاورنگ ئەگرێت هەر حەزەکەی تەماشاکەی جا سروشتی کوردستان زۆر جوانە، خوا با بهێڵین بە جوانی بمێنێتەوە. مامۆستا زای مۆزوعەکە چییە؟ ئەو مادانەی کە فڕێ دەدرن پلاستیکن، پلاستیک لە ژێر ئەو ئەرزەی ساڵ بە ساڵ ئەو ئەرزەی بێپیت دەکاتن، یعنی بەڕاستی نییە وا لە ئەرزەکە دەکاتن ساڵێکتر ئەو سروشتە جوانە نەمینێ. من بیستمە پلاستیک و ئەو مادانە لە ژێر زەویە بە چەند سەد ساڵێک اینجا ئەتوێنەوانی و ئەڕزێن زەرەری زۆر هەیە بۆ مامۆستا عادی ئەوە یعنی چەند عایلێک ئەوەلی بەخۆشی لەگە یەک ڕێک دەکەون شەو، بەڵام بۆ بەیانی دەبێتە شەڕبڕی لەسەر چە ئەو دەری ئێرە خۆشە ئەو دەری ئێرە خۆشە کاکە ئەو جە برا لەگە برای بە شەڕدەیەک. من خۆم بەسەرم هاتووە مامۆستا بەسەرم هاتووە هەتا چووم ئەوە 2 متر عەرزم پیا کردوتمە ئێرە باشە شتەکانیان هەر هەموو پێداگرتوم دوای ئاواکەن سێم لەلاکە وڵای ئێرەمان بەدڵ نێ بابڕێ کوورە بابە تا ئێرەم پیا کردو ڕۆحم دەرچوو. وەڵا ڕاستە مامۆستا دیاردەیەکی زۆر ناشرینتر هەیە، یعنی ئینسان ئازادە بەڕاستی هەر شتێک دەکاتن با بڵێن لە سنووری خۆی، بە تایبەتی ئەو کاتانەی کە قەرەباڕغا هەندێک خانەوادە هەنا بابەتی مەی خواردنەوە ئەوانە ئیتر کاکە ئاگایان لە خۆ نامینی دەست دەکەنە گۆرانی خەڵکی زعاز دەکەن ئەدە دەنجی چ ناخۆشە مامۆستا لە بەهاران هەموو خەڵک دەبتە گۆرانی بێش. زین چۆن هەموو شتێک سنووری هەیە، تۆ خێزانت لەگەڵایە ماڵم ناوت لەگەڵایە ئەوەی کە دانیشتووی لەم لاوە خێزاندارە لەو لاوە ئایلە دانیشتووە تو ئەم مەشروع بە ئاخر دەبوو بەچی دەدانیشە لە شوێنێکە بۆ خۆت و ئەوجە دیاردەیکەش زۆرە، بەڵام لە بە کاتی بەرنامەکە توانیمان هەن ئەوەندە باز بکەین. مامۆستا ئەوجە بینە سەر دیمەنی یەکەم ئایلەک وا دەچنە سەفرەی باش لە ناو سیارەینە سەیران بکەین باسی چ دەکەن. یەک دیاردەی زۆر ناشرینم بیرچوم و خۆم بەسەرم هاتووە خوا بە ئەوەش باسکەم اینجا چینە سەر دیمەنەکە لەگەڵ دانیشن سپیکەرێک دانێن ئەوەنە بەقەدەر باڵای من ئەیخەنە سەری ئاخر سەوت ئەی کاکە ئاخرەوە کەی خۆشە ئەی ئەوەی تەنیشتی حەزی لە مۆسیقایەکی هادیە بۆ ئەی چی بکە خۆری کوێکەوە سەرخۆە خۆ سەوتی ئەو سپیکەرە ئەگەر لە دووکان داینێ هەتاکو و نزیکی سووداژە ڕوا سەوتەکەی ئەوەش هەر دیادێکی ناشینە کزیکە بۆ خۆت هەڵپەڕە بەو مۆزعیت و مۆزعچکەم بەبێ هاتەوە چییە؟ گورە مامۆستا ئەو ئاردانە هەموو داجی کرایە کرایتە مەزرعە گورە فەقیر و فەقەرا نازانی لە چێن دەرێ دابنیشی. وەڵا شوێنی وا هەیە تەلبان کراوەتیەکەی ئێستا لەوانەیە بەشی شارێ بکە. مامۆستا ئەو ڕۆژێ چوومە سەفرەی نەورۆزی پار هەر ڕۆیشتم هەر تەلبەند بوو هەر ڕۆیشتم هەر تەلبەند بوو ئاخیری لە شوێنێک دانیشتم مامۆستا وە بزانم زبالە بوو مەمنونیش بووین چاولی بەداخەوە بەداخەوە بینە سەر دیمەنەکان حەز دەکەم ترسای مامۆستا من نەوەڵڵا وەڵڵی نازانم یەکسەر نەوەڵا لە ئێستەوە خەمی ئەوەمە
نەورۆز بەو ئیزدیحامە چۆن بگەمە شوێنێکی سەیرانگە خەممە ئیشاءڵڵا سەفەرەکی خۆش دەکەی و سەیرانێکی خۆش دەکەی مامۆستا بابینە سەر دیمەنەکەی هەڵە سارێکە ژن و مێردەشی تێدایە تەمەشایان بکەین ئارەوەڵا بابی بینین یەڵڵا ئەکشن دەبڕۆ پیاوەکە دەی دەباشە دە ئیزدیحامە با خۆم نەکەم بەژێر سیارەکە ئاها پیاوەکە خۆجوانکە خۆجوانکە پیاوەکە دەی دەی ئیزدیحامە دەی پیاوەکە ژنەکە ڕاوەستە ئەڵڵا ئاخ داخی ئەم سناپەی تۆ ئاخ پیاوەکە دەی تۆزە زوو بڕۆ زوو ئەرە دەی چی سناپەکە من لێ تێکدام با سیارەیە ئەها ڕووبکەولا ڕووبکەولا دەئە چێ پیاوەکە بۆ ئەوەندە ناڕەحەتی بە سناپکردنی من ئەوەندە دڵم خۆشە سناپەکەم دەباشە ئیزدیحامەوەنم لەگەڵ ئەمەڵێ خۆمەم بە سیارەیەەکە پیاوەکە دەی خۆجوانکە دەی دەتۆڕاوە سەجای بە ئەم گۆرانیە لابم مێشکم ئاخە بۆ سناپەکەم و لێ تێکدام وەرە بابە دە ئیزدیحامە نابینی ئەها 2000 سیارە ڕژاوە بەسەر یەکە یاوای باشەوە دامنا باشە و سناپەکەشم نەکرد ئەڵێم ژنەکە گیانە ئەوە چەند سەعاتە بەڕێوەین 4 ساعاتە 4 ساعاتە ساعاتێکی کەژ ئینجاگەین ئەمە 5 ساعت 5 ساعتی ئەو سەریژە گەڕێنەوە ئەمە 10 ساعت تو شەرب ئاقت 10 ساعت ئەمە پێوترێ پشوو پێوترێ سەیران پێوترێ ئیسراحەت دەبڕۆ تو دەبڕۆ ئەی پیاوەکە میژۆک و برادەرەکانم هەموو هەفتان دەستنە دەرە سەیران و سناپەکەم بخوا منش لەبەر سناپەکە ئێمە دەرەوە ئێ باشە ژنەکەم من هەفتەیەک هەموو هەفتەیەکە و هێنمە دەرەوانێ بۆ سەیران لەمایە کات 4 جارەوە هێنم ئیتر چی لێ بکەم 4 جارت پێ زۆرە پیاوەکە وەڵی 4 جار زۆر کەمە 4 جار کەمە ئەی بۆ نەیە من هەموو ڕۆژێ بوو هێنمە دەرەوە ها وڵا پیاوەکە زۆر خۆشە هەربێکەوە بین باشە ناژێرم پەنجەت تێوەم ناوێرم دەم هەڵبێنمەوە لەبەر ڕێکراو ڕێکراوی ژنان دوایی مانکەن بە فلیم ئەڵێم ژنەکە گیانە پیاوەکە ئەڵێم سەیرانێکمان نەکرد تۆ شتێکە بیر نەچێ خۆ بیر نەچووە ناوەڵا پیاوەکە ئەمە مهمە ئەی نەوت نەوتەکەشم هێناوە خۆ هیچ بیر نەچووە پیاوەکە یا ئەڵڵا خێر چی بووە ئەی پیاوەکە ئەزەر دێ یە چی بوو ژنەکە ناوێرم پێت بڵێم کتێ دەبیڵێ دڵم تەقی ناوێرم پێت بڵێم دەوەرە شێت و هارمە باش ژنەکە ئیزدیحامە پێم بڵێ چی بووە پیاوەکە بیرم چوو چی بیر چوو باوکەڕۆ کەبابەکە ناسەعبە دەکەی بەخوا دیتە هەرێ وەڵا بەجددیما بیرم چوو یعنی قیمەی کەبابەکەمان بیر چووە هەرێ وەڵا بیرمان چوو تەکید قیمەمان بیر چووە هەرێ وەڵا بیرم چوو پیاوەکە چی بکەم یاڕەبی خۆیان خۆشیێمان لێ تێگنی ئەمە چیەکەی وەرە ئەڕۆمە بۆ ماڵەوانەیە بۆ کوێ ئەگەر جارێکی تر من تۆم هێنا بۆ سەیران ڕووی بابی بابم ڕژوێ باشە هەی بۆ خاتی خوا چیم کرد لە خۆم سەیرانەکەم لە خۆم تێکدا سناپ کاکە سناپ و سوۆسیال میدیا خۆشە و جوانە بەڵام ئاخرش نەکە تۆ بۆ سناپێک خەریب و مێردەکە بکە بەژێر تڕێلەیەکە دەوازی بێنە کاکە با سیاقەتی خۆی بکە زۆر سەیرە سوراوەکەی لەبیر ناکە مۆبایلەکەی لەبیر ناکە ئەو جلوبەرگەی کە دای ناوە نییە حەشە و حازری کردووە هەموو بابەتە جوانکاریەکانی حازر کردووە کەچی کە بابەکەی لەبیر کرد کابرا بەیانیش نایە نەخوارد وتی نیۆڕۆ کە بابە خۆم قیمەکەی بیرچوو بوو 3 ڕۆژیشە بەس ئەشای بە تو دەکڕارە بە قورآن بەداخەوە مامۆستا بینە سەر بابەتە چکە بابەتەکەمان پەیوەندی بە نەورۆزەوە نییە ڕوسەی مزەمید سینناریۆکە خیتەوە لوێ تێدەگەی باسی دەکەن دێڵە بە ئەو سینناریۆمان کردە دیمەنێکی جوان با ببینین یاڵە ئاکشن هەڵۆ بڕۆ ئەسێ مەزەی نظامیت بانکە خێرا چاوەکەمی زوو بە ئاخ ئەی بۆ کەڕوو بۆتی داغان کردووە کوورە بەخۆلایەکی دەستم لێ کردوێتەوە ئێستا حەندەکە کاکەجا بڕۆ ئەتۆ مشترانە بەڕێکەوە قوربان بڕۆ بابە بەسە ئاخوۆ تۆزە خیرەت یەک دەرکە ئەمەیان
ئەمە بەچی وان لە خۆ کرد وڵی گەورێکم لێرە ئەوام لێ کردووە ئادی بێنە دەست سەیرە خوای واشی 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 لەمەکە ئای باکو ئای 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 وای ڕووکەرە ئەولا تۆ بکۆ لە با نەبورێتەوە خوێن ببینی پێ هێزە وای باوکە وای 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 لەمەکە دەبقە لەمەکە تەداوی دەکەم دەست بەرزکەرەوە ئای ئای خوای واشی واشی باشە باشە خۆزی غیرەت ئەلیفە بەسە بەسە ئای تەواو تەواو عقڵانی تەواو بەسە بەسە بۆ چییە؟ ئەوە بۆ عیلاجی تۆ لای عوسمانی مزەمیدا یا عوسمان قوربانت چاوە دەبم بەخوا وێران بۆ دەستم بەس ئەمە ڕۆژانە بێت تەداوی کەیت ڕۆژانە بێ تەداوی کە جا خۆ هەرە بێت تۆ تەداویکە چێتر جا من بەوە نییە فەرراش لە خەسەخانە بەقەدەر 50 دکتۆری لێزان کاوتمانجان خۆم بێمەنیە ڕۆژانە نەنە تۆ بۆ کوێی تۆ لایەکی لە خۆ کردو دەوانێ من خۆم یم هەموو ڕۆژی لێرە بۆ تەداویەکە دە باشەوە باش نییە؟ باشە کاکە نەبێتەوە دەستەکان خۆش بێت بێقەزابی یعنی ئێستا تاوای چتری ناوێت تەواو ئەمە دەستکایی ناکەی هەتا سوێنە خۆمیانەوە ئێ باشە 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 بێقەزابی لای لە دەستی قوڵیە کردوتەوە بەس عیلاجە هەر لای منە بەخوا و سنووقە نەبووە ئێستا دەستی من وێران بوو تاوا بۆیە پڕێدەم من گیانێکم بەم سنووقەیە ئەمە پێت دە 500 ساڵەمە پێ خەتەنە پێک بەسە ئەم جیهادوشتە هاتووە خێری نەماوە دەستم کورە بەم تەداوی و مەداویە ئەڵێ گۆشت بە چەنە گۆشتی نەبێ ناسک کوڕە کاکە چی بە چەنە عیبە چعروشتی وای چیە هەندێک گۆشت بەرەوە بۆ بۆ ماڵەوە ئاخر عسیێت وەڵە حەز ناکەم حەز ناکەم ئەوتێت نییە بە قوربان نا وەڵڵا نا وەڵڵا وەرە بە چینە دەرەوە ڕانێ گۆشت بەرە حەزیر ناکەم بەڵامی تر نا بە قوربانی چاوە ئینکاری هەڵۆ ڕانێکی جوان جوان بۆ کاعوسمان دانێ دەی ئەوەی بۆ دانێ ئەوەی بۆ دانێ ئەوە باشەوە ئەمە هەتا کەفرینێ ئەوە دیار هەر بۆ خۆی هەر بۆی دانێ بۆ حەزێت حەزیش ناکەم نا لە خزمەتە ئینکاری یعنی هەموو ڕۆژێ خۆ دەی بۆ ئێرەوە نیە هەموو ڕۆژێ خۆمی عادی توایەک دەها عادی ئەها تەداوی ماوە باشە کاری بۆ ڕانە حەزم ناکەم بە قوربانە دەرچاو منەش مەژوورەوە ناتوانم بۆ تۆش ئەیوە لە خافەکە ناگۆڕی کاعوتمان ناوێ بۆی ئەمە نییە ئەم لە کول لە فاف سەگە جێ خۆی کاتەوە لە دەستا ئەی ئەم ڕقەت چییە کاکە ئەم ڕقەوە ئەوە ئێسقانەکەیە کاکە تۆ جنیوتە ئەها ئاخ تەداوی ماوە ئەمە تەداوی ماوە بەڵام تۆ عیلاجی تۆ بەس لای منە ئەم سنووقە چاک فریاب بکەوت هەرە بەخوا ئەی چۆن خۆ هەر تۆمانەی کاکە خۆ چێترمانێ چی بکەم یەک تا تەداوی ماوە سبێنێ ئەم کاتەیەمەوە زۆر باشە بە قوربان باش ئەڵێم گۆشتی بەرخمان هەیە بەڵێ هەرەوەڵا بۆ ئەی کڕی کڕین چێ بۆ کاک محەمەد پارەی تەداویەکانم لێ وەرگرتووی داوا لێ وەرگمەیە ڕاستە ئەڵێم بۆ لە جیاتی گۆشت بۆ ئەم جارە جەرگ و دڵ نەبم جەرگ و دڵە بەی نییە لەگەڵ ئەڵقە پیاز و تەماتەی ئاسوونیەکەی تۆ لە دنیا دە باشە با بزانم هەڵۆ وعزێتی هەڵۆ کوڕم جەرگۆناوێکی جوانمانەیە بۆ کاوسمانی دانێ بابا دەتخوا باشارە بم قەی ناکەم لێگەڕام مشکلە ئینکاری وازم ئینکاری و بێنە دەبا بڵای هەڵۆ ئەو جەرگۆ هەناوە بۆ کاوسمان کرا عەلاقەیەکەوە لە نایکەمە عەلاقەوە با هەوالی یا خۆشتر ئەوە هەر ئاوای بەمەوە دەبی دەیەکە وعزێتی شەرم با پارە بەمێن نا ئەم جارش دەیگەڕە خەی نایکە عەلاقەوە نایکە ئاوای عەلاقەیە ئەوە بیدێ ئاوای باش ناسکە زۆر ناسکەم بەیان ئێستەر مامڕێ شما حاکیس ئێستەر چاو عوسمان جان تەداوی تەواوە نییە والله تەواویی جارە لەکوێتە هەفتە والله جارێ ماوێتی ئەڵێم بەرەو ماڵەوە ڕۆمەوە چۆنە تۆزێ گۆشتیش بەرەوە یەکلای لەگەڵ خۆڵە گۆشت دەبێتەوە کاکە بۆ خەڵک بە چواردەیە تۆ چلو بەیان زەبیبە باشە
ئەم قسانەتێک کاک محەممەد عیبکارم لێ وەرەگری من دە ڕۆژە هاتوو چۆیتەوە کەم تەداوی دینارێکم لێ وەرگرتویت عیبە تۆزێ سفت نەختێک بۆفا هەڵۆ چیرۆیە گۆشتی جوان بۆ کە عوسماندانێ کیلۆیە وەرە بابە کیلۆ لەکوێ بەشی منەکە من میوانی دنیام هەیە دوانێ سیانە ڕۆ سیانە چوارەوە چوارێ پێنجەوە پێنجێ شەژە باشە باشە بەتەمای چی والله ئەڵم هەر هاتووم با تۆزێ ئەمە ئەدەی ئەمە هەر چەنە چەوریشی تۆزێ زۆرە بەڵام پێی ناکە ئەمە بەم بەسە ئەوە هەمووی کاکە تۆ ئەحمەد پێڵە گیرێ شتی وام هەڵگرتۆ لە چاوێ جووزەڵەیە فڕوجە ئەوە چییە هەڵۆ جاخۆ لە عەلاقە شۆ ناچێت کورە نەبەتە دەیبەم هەڵۆ ئەڵم بە ئەم سنووکە هەر لێرە خۆ من بەیانی هەر یەمەوە تر بۆ بیبەمەوە ئەمە با لێرە بێ ڕۆڵا باش نییە ئەها دانیشم بەخێر جەمیلە جەمیلە ئەو کژە عینە زەمیلە جەمیلە جەمیلە ئەو دڵە ئەڵێی بەرمیلە عوسمان بۆ تۆ زەلی ئەو بۆی گیرێت نەگیرێت جەمیلە جەمیلە بەڵێ بەڵێ پیاوەکە هاتی؟ چی بووەوە هاتم هەلەمە کاکە گیان منە بێ بڕۆ بۆجان تاکەشت ئەڵێم تاقمی تەراشت تێ کردووە داناوە بووت لفکە و سابوون هەموو شتێکم بۆ داناوە قەمت نەبی ماڵ زەخیرە مەزبوط نانە پیاوەکە هەموو شتێکمان هەیە ئەی گۆشت وڵای گۆشتمانە ماوە پیاوەکە گۆشت ناوەڵە ئەی بۆ نەماوە ئەتۆ لە پیاوەدا ماوە گۆشتێنی لەمدا ئەیفرۆشی بەسیتە بەسیتە یەک دەقە چێکەوە کاکە محەممەی قەساب ئەی من بۆ چیمە بۆ ڕۆژی شیوانەکە یامان بە پیاوەکە بابازانین لەکێ من تەداویەکەم ئەوەتە محەممەی قەس ئەوەتە ئەلو کاک محەممەی قەساب چۆنیت ئەحواڵە باشە عوسمانم عوسمانی تەداوی ئاهاتوە ئەزانم دەسێ چۆنە ئەی وای بێ قەزابی ئازارێ بێت تۆ خەیر و چوا پەنجەکە بخرتێ بەس پێستەکەی پێوە مابی من چاکم کردیتەوە ئەی ئەڵێم کاکە محەممەد ئەم دوو سێ ڕۆژە نەختێک ئیشی ئەو دیوم هەیە یەک تەکلیفم هەیە برایانە ئەگەر عەزیەت بکێشیت ماڵەوە بێ گۆژ نەکەیت ئاوا دوو سێ ڕۆژێکم پێچەویەمەوە وڵات پشتە مەرزە باشە ڕان ئەوە تا ئەژنەکەم حەزی لە ڕانە ماڵێ بەخۆڕ نەگیرێ ئەڵێ ڕان ئەرە وڵا ئەگەر جەرگوشتیش هەبوو ئەوش هەردانێ دڵوشتیش باشە حەزەکەی ئەوی ترکە هاتنەوە خۆم دە باشە ئەتر مەمنونم بێ گۆشتمان نەکەی تا سێ ڕۆژیکە تەداوی ناوێت دوای سێ ڕۆژەکە کە هاتمە خۆم تەداوی دەکەم تەڕی نەکەی ها تەڕێکی دوای هەڵاخلیسکی هین ئەڵم هەڵاخلیسکی هینە ئیلتیهابەکات ئیلتیهابەکات تەڕی نەکەی باشە دەیخوا لەگەڵ خواحافیز تەواو گۆشتە هێنێت دوای دێفرۆشیتەوە من بەسە ژنەکە جارە من خۆم ئەڕۆم یەک جەڵەب حیوان گورگ لی یاوە لەو دی ئەو دی و هەمووی کەنە پاچە کردەوە بێ بچم هەمویان تەداویکەم تو داویشەکەی ئەی کاکە تەداوی ئەها هەل لە عیامی خەتەنەوە هێناومە تاکو ئێستا حیوانیش داویەکەی ئەی چۆن ئەی ئیشم ئەوەیە ئیختیساسم ئەوەیە ژنەکە ئەڕۆم خواحافیز بەخێرچی پیاوەکە ئاگا لە خۆت بێ ئەڵەم شەو کەنووسی زۆپا دانەگەسێنی هابا نەخنکی ئاگا لە خۆت بێ باشە دەی خواحافیز ئەوە چیە بینم؟ اللهم صل على سيدنا محمد. کاکسامانی بەڕێز کاک چۆنی محەممەد قوربان حاڵت باشی وەزت باشی شکر کاکە بەخوا لەوەتی چوویتە شار ئێمەد هەر بیر چۆتەوە قوربان سلام دی والله تر التزامات و ئیش و کارەکە وایە و مەجالەکەم کەمەوە ڕاستەوایە وەڵا ڕاست ئەی تۆ چۆنی دەنگ و باست وەڵا لەخوا بەزیاد ئەوە چ خێرە وەڵا کاکە چیوە ئازاریە کورە ئازارێکی یەکجار زۆر بەخوا ئەی باشە بۆ نەچی بەلای معاون و بێ شتێک وە لە دوکان چەقۆیەکم لێدا بڕیم و بابا چوومە لای عوسمانی مزەمیتەوە ئێستا بۆم تەداویە کە بەردەوام هەموو ڕۆژێ عوسمانی مزەمی کێ عوسمانی کوڕە خەزورت عوسمان عوسمانی کوڕە خەزورت ی عوسمان چوو زانێ کاکە چۆن نازانێت کاکە وڵا ئەو گوندە عن چارەسەری ئەو گوندە هەموو ئەوەی کە کوڕە بۆکان ناوی خوا بێنە کاکە لە ڕای خوا عوسمان چوو زانێ کاکە نازانێ و لە خۆیەوە نەفێر بووە نەخوێندوێتی نە هیچ شتێک والله چارەسەری ئەو گوندە هەموو دەنا ئەوەی کە ئەی قوڕ بەسەر و گوندە عوسمان چارەسەرێکە والله دەنا منژەوە دە ڕۆژە بەدەستە و ئازارەوە ئەناڕێنم بە ئێ معقولە دە ڕۆژە تۆ تەداویەکەی وەرە ئازاری هەیە دە بەخۆ کاکە هەر ئازاری هەیە ئەرە بەخۆ وەرە کاکە خۆم بۆ چارەسەرەکەم وەرە تۆ ئەی عوسمان بۆم تەداویەکە وەرە بابە عوسمانی چی واز لە عوسمان بێنە کاکە خۆم بۆ تەداویەکەم برا
یعنی تۆ لێزانی لەو شتانە ئەی بۆ من موشێنەکەم چەند ساڵە کاکە ئەی نەچمە مەحەتوبی ئەی وەرنە گیرام هۆی سەر لە نەخۆشخانەی ناو شار دەوامەکەم کاکە واللهی بڵێم چی کۆرە وەرە کاکە ڕەحمەتە لێبێ وەرە بخۆم تەداوێکم وەرە معقولە تو دەڕۆژە تەداوێکی ئازار دەشکاوە وەرە وەرە زارێکی یەکجار زۆرم هەیە وەرە کاکە وەرە خەمە نەبێسە بۆ چارەسەرەکەم یۆش تخوا کاکە یۆش ئازاریە هەرە بەخوا کۆرە بابە گوشی مەدەرێ کورە کاک سامانەوە 10 ڕۆژە عوسمان دەداوی دەکا هەر چاک نابێتەوە کۆرە بابە ئێستا چاکێکم بۆیە بەڕاستە عوسمان تەداویەکە بۆیە حاڵی جوانە بەخوا ئازارم زۆرە سامان هەرگوێشی مەدەرێ کاکە ئیشەڵڵا ئێستا ساکە بێ هەموو شتێک تەواو بێ خەمە نەبێ برام معقولە 2 ڕۆژە تۆ تەداویەکە هێر ئازاری هەرە هەبێ بەخوا کاکە ئۆی ئاخ 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 ئۆی های بێویژدان ئەوە ئێسقانی پەنجەی من نییە ئێسخانی پەنجەی تۆی چی ئەوە ئێسخانی حیوانە کاکە ئەوە دەدانە ڕۆژە لە ناو دەستەوە ئێسقانە هەیە بەس بوو ئەوەی تۆ سەردانی بکە بیستەوە بۆ لای مەرامی پێتە ئەی بێویژدانەرێ وەڵڵا بەخوا گۆشتی نەناو دوکانەکەی من نەهێشت بەخوا بۆیە ئەم هەموو ئازارم هەبوو من ئەی بۆیە و پێتەڵێم کاکە ویژدان بۆ ئینسان زۆر باشە وەرە بێژگەلەوە گۆشتەکەیشی دەبردە ئەو گۆندەکەتە دەیفرۆشت ئەی ڕۆی ڕێژ بێرە وەڵڵا کاکە خوا خێری تۆ بنووسی یا ڕەبی خوا خێرت بنووسی ئەزانی چیا سەرچاو ئێستا ئەچم یەک کەلاکە حیوانی جوانت بۆ نا یەکەلاکم مەلاکویچم بۆ مێنە قبولی ناکەم بە هیچ شێوەیەک من کردومە بۆ خوا کردومە گنگەوەی تۆ باش بیت یا ڕەبی خوا خێرت بنووسە کاکە وەڵڵای هەر زۆر باشم بەخوا ئازارم نەما هیچ نە بابە هەر نەبوو هیچ نەبوو بەس ئێسقانەکەی تیابەجێشت و بۆی تۆ سەردانی بکەیت کاکە خوا خێرت بنووسە یا ڕەبی سەرچاو زۆر زۆر مەمنون کاکە گەلێک بەخێر بێ سەرچاو لە خزمەتە خوا خێرت ئازار باشترەوە نییە لەخوا بەزێت زۆر زۆر خەمە نەبێ یەک دەق ئەوە کەی دێتەوە بێویژدانە سپێنی دێتەوە کاک سبەینێ دێتەوە زۆر باش کار محەممەد بەڵێ من سبەینێ ئەتبینم ئیشم پێێت باشە 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 بەخۆربە دوای ئەزانی بۆچی ئێ باشە خوا خێرت بنووسە مەمنون سەرچاو زۆر شەڵا مەمنون. باش سەرچاو مەمنون خێرچی ترى ئەرێ وەڵڵا عوسمان هاتەوە هاي ترحيو ميون مان هي خێر بیت نسيبي خويتي كاك سامان بخير بيت بەخێر بێتەوە احوالتان باشا لا غەریبیتم دەکرد پیاوەکە شنك السفرة تاو كراكة شي ما هو بيهرب بانا كمان خوين وەڵڵا هەرەوەم ساز کردووە پیاوەکە او ساس كدون شي اي كواش لا اي كواني غوشت اي كواني غوشتي سولو كراو وەڵڵا گۆشتمان نەماوە بو محمي قسام غوشتي ناينا گۆشتی چی ناوەڵڵا ولا بابا من بيم وتلفونم بو كرتم تداوي ناوي ام جروش والله اقل ما هو بغوش بينا ئیتر گۆش نەما غوشنا ما يعني شي ولا بابا اولنا خوشي منا من زانم تشرر تداوي ماوا اي شلون بۆ تۆ چیت تا نەخۆشتە بێ بەس پێم بڵێ تۆ تێبگەیرە تۆ چی ولا بابا جاخو من نبو ما او كاميرا دسي هلا قتال ابنا من شاكم كدوتو بەچی چاکت کردوتەوە ئەو قوربە سەرت دەدانە ڕۆژە بە 10,000ەوە ناڵێنی ايوه دسي برينارو هيلاكو تەداوی نەما نەخۆش نەما تەواو يعني جي روش تاقو بابا وانا خوشي من الدولة خذوا تشيق ساكي ورە بڕۆ هەی بێویژدان ئەوە ئێسقانێک بوتیایە دەرم کرد و تەواو نەجاتی بوو البابا الدولة خذوا بو اس خدرك يعني ها وقتي تتبقى براكم ها لو تي ام برايات انا اسم توشي مشكلة يكردون دايما صابر يعيش كان معه بابا من خير وبركات لو اسقانيه والدولة خذوا بو دليكي ئەی حەیامانتان برد وەڵا بۆی دەرەکەم و نەجات شێدەم فەقیرە بە 10,000ەوەی ناڵان انا بابا تقول له خذوا بو كان صنعتي منكي من ازالم ام سنوك خير وبركات والله انتو نبي خير وبركة عسى قصاب مەمەی ناوێ ئێسقانێ بوو لە دەستما و کاک سامان بۆی دەرکردموت نەجاتم نا تو ام سنوك انا به هيك تفريا وناكي گورە ئەو سنووکە ماڵی منی وێران کرد گورە ئەو سنووکە گۆشت لە دوکانەکەی منیشان هێشت هەی بێویژدان مامۆستا بەداخەوە هەندێک لە معاون طبیەکان بەڕاستی بەتوانانە و حکومەتیش ڕێی پێدانە بەڵام هەیە حکومەتیش ڕێی پێدایە بەڵام مامۆستا بەواستە ئیشەکەی کردی ئەو توانایی نییە هي خوي هالواسي وبو ايشيا وەکو ڕوسێ دوازي لي بينك كاكا دیتت مامۆستا ئەو ئێسکە ئای پارەی پێپاکرد ئای گۆشتی هیناوە او هم بوجدانه هم بضميره لازم هذوك شيكشته زۆر باشە مامۆستا بینە سەر بابەتە چ مامۆستا باوک زۆر گرینگە باوک کۆڵەکەی ماڵە سەیری ئەو دیمەنە بکەین مامۆستا دیمەنەشی زۆر کاریگەرە ناخجينا ناخەژێنە اگر ناخجين بيت كاك بزا من تحمل يوم مشهدانا ناكم وەڵاهی مامۆستا با بیبینین دوای قەرار بدە اه ئامادەی بیبینین والله ئاکشن
ويا بيستا جيبوني كاخوة دنيا دنيا ميني أز ميكونا دنيا 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 دي دنيا دي دنيا دي دنيا ها تسدوي ها تسدوي دنيا هاتي ها دنيا سلناي من فيربا سأصلك على معقبك اختي أولنا وكو قرصة بخواك يا أمي هريقة چی دوی چی؟ ها؟ نایم من دنیا نی نایم من لانیایا فیر هتاكل کی؟ ده يلا دي خو لسريق وزنك كتم لانيا ولانيا ودنيا وبنيا همو يكش دنيا تخواكي مش شدك يا اخريتو بوكا جوانا كم بقربان من يقدر انا حفتي بي ظلم اواكفتي كينا المبرو شو ما نقول انا بابيكم بيم خوشا چی بوليني؟ كفته كفته والله ما كفتشتي نازانم اي دي باشا شفته اما بس كنتاكي دزانم ها كنتاكي شنتاجي او خشماني بيدكي؟ خورنا كان يونازم اي بو خاطري خدا تشلو مالي كردو زرقي من دراش كردوا هستا بودرو هستا توكيد اخو هستا بودرو مالك باقي كما هستا باشا رمك هستا مو جارم ترجمات يك دقيقة بعد شقوينا تبى شلونك هستا دي دا هستا دي باشا دي بودري دي باشا دي برودي روح درامك يا شد اي هوا فينا مش كخد بس خد اسمع درامك ساعدة ساعدة سلمى ابا شوي هنا كدت نيما جوري تاكل مالك خاندك ما هو مال اللي بقر قلتوما باشا نيما جوري استات شدي بابد من مدري اللي ربو هيك منا يا اخوي اسرائيل نار روح امك شو نجات من الدسم انت اللي دانش باشا نيجري باشا اي اخوان مالك اخوان دورة اولاد بخيوك اوا السلام عليكم. سامان هاتي تورون شلوني باو يا باشي؟ هذا والله وضعم زور باشا هاتم بوكم جوي بقورم لم تشي كورك هواكي قرم خوش وتم بابي ما دروا حقي قرآن باوكم تيكسو سفروا سياحي تجيبوا خاطري خوا بمسر ما تشي كده دروتو برو لجنة جو برزوت يا زبرو درو جور باكمو بمسر ما من يكون درو قوام قدر قبولنك يبولا ما تشي كده دروا سوزانم نازانم اخ شنك شو قرك كده سر مفزانا ام باوكي من بوتا فيلم دسيوا هسه بابرون جلو هسه نايم هسه اول شيء ايش لك انت درو توم بيدجو ورد هسه بوجو نايم سر مع الرقم تو ابسان والله نايم نخوش كوي نايم هسه والله توصل نايم هسه دي اي شلون ذاتي ويكونوا تبيتوا نازان مقتيكي والد الصان برو يلا يلا باباني بجولو بروجولو بابا لا بو سر ما تشي كده دروا برو معنا شنو بروجولو استاديوم باو جابتو دانشا حيف وكان جيتي خوام كز عوبا كرو هيني بوغوبا تدرو كرو هين تزورو ايش والله يا باشا تو تشي لباكم ديو بو تشي بس ما كنت تدري اي تو نازاين چی کدوم مالك بيس كردوا يا با بيسيكا تشي قرب سري كي واختيار تشي لتشيما الشيت بول من بدستيوا يقينا او خوي تشي باكرنوي تشي باكي كرو انت بسا قشتت يرم ناتوار نازم نبتو رابقم نبي باوك رابقم شيت بول ما تشي بو انا بي وجداني تو بيوجداني چی شيتو كردوما ناتوانم قينا كمل سرتا وراستي كان بينوتي نا والله تدرو اللي قال كردم تو تد من باوكم بتنيا اجي مالي خوي ولا لبرا كما كتشي سكاني وباوكم شش ما قم بخير كم هميشه راستي كان بيوتي دروم نقل نكردوي يا قيتشي كواجا ما ندرس كرو باوكي قرب سرم ليري اي باشا تو خد باوك الدنيا بخيوي ناكي يا مرش فرز لسر باوكم بخيوكم خفرين هذا بس الجاره ناتو تعمل من قشتت يرم شالك السامان باشتك بيوم برياري اخر ما يا من يا باوكن تو هر براس لما دوا بريارتها بله اول دو بريار ما توبو خواي جان من لنيوان دور ريقام نازان كم ينهم بجيرم بابش ملاي باوكم زانم قناعتي بيناكم
ناشمێش نەکەم لە دەست بچێ. باوەگیان وەزە چۆنە؟ باش چیوکە ڕۆڵ باوەگیان گیانی باوە ویستم قسە لەگەڵ بکەم. قسەی چێەوە وڵای باوەگیان ئەڵێم حەزت لێ نییە جەوێ بگۆڕی سەفەرێ بکەی بت بەمە شوێنێ خۆشتر بۆ نمونە لێرە جوانتر و لێرە پاکتر و نایەبتر و تۆش بۆ خۆت ئیسراحەتێکی خۆشی لێ بکەیت و خۆ ئینسان تاسەر لە قاڵبێکە نامێنێتەوە. ئەڵێم ئەگەر حەز بکەی بەدڵی خۆت نازانم کوێت پێخۆش بێت چیت پێخۆش بێ ئەوت بۆکە. کوڕی من گوێم لە شتەکان و شیر ڕێمە هێنەرەوە چی لە دڵ تابیڵێ. وڵای باوەگیان چی لە تۆ نهێنی بێ؟ ئەتەوێت لەو ماڵە نەجاتت دەم؟ چۆن ڕۆڵە؟ ئەتەوێت ئەو بۆڵە لە کۆڵکەمەوە و بۆ خۆت وەزێ سەر سووک بێ؟ باوەگیان گیانی باوە تۆ منت خۆشەوێ؟ تۆ جەرجی منی وەک من چۆن ئەمەوێت تۆ لەو بۆڵە نەجات دەم تۆش من لە مشکلە نەجات دەی. چۆن یانی کوڕم قورسە بەس بڵێن چی نائیلاجم باوەگیان چی ئەمەوێ بت بم بۆ خەڵوەتگەی پیری. بەس کوڕم سبێنە پێشێکم بێ بۆ خەڵوتگەی پیری دیارەیەکم هەیە بێ لێم قوبوڵ بکەیت. دیاری چی باوکەگیان؟ کوڕەکەم سبێنێ ئەیزانیت. باش کاکە هاتی کاکە چاوەڕێ منە دەکردوانە هەرە وەڵڵای سەلام خوا لە عەلیکم. خێر بێ. باشی قوربانتم بۆت هێنام ئامانەتەکەم بۆ هێنای دەستەکانت بەڵام بەخوا ئاسانیش نەبوو ها بەس بەخوا ئەوەنەم خۆشەوی ئەگەر بڵێ ئەستێرەم لە ئاسمان بۆ داگرە بۆ داگرە. قوربانە باشە بە قوربان هاوڕێی دڵسۆزە بێ وا بێ دەستەکانێ خۆش بێت. چاوەکەمی ئازیەتێک کاکە کرد. هەری شێکتە بێ لە خزمەت زۆر مەمنون. قوربانە دەبم. خواگەیان خواحافیز. خوا لەگەڵ مەمنون. خواحافیز. ئای ڕۆڵ. باوکە باوکە ئامادە نەبووی؟ کوڕی من حاسرم. بڕۆین. بەڵێ بەڕاست باوە دوێنێ وتت من دیارێکم بۆ تەوێ. بەڵێ دیاریم بۆ تێ کوڕی من ئەی چۆن ئەمە چییە؟ ئەوە شیرە. شیری چی؟ کوڕەکەم ئەمە شیری سەگە. شیری سەگ؟ بەڵێ شیری سەگ. شیری سەگ بۆ بە دیاری دێ بە من. بۆ یەک جار تامی کەیت بەس دەبەر خاتیوێ لەمە دوای فێری وەفابیت. با بڕێ تۆڵە با بڕێ. بوو لە مامۆستا بەداخەوە زۆر عەزیەتم دای لۆ دیمەنەی چکە و گریانێکی ڕاستی بوو. واو نازانم ئەو خەڵکە بۆ وەفای نەما. بڕوا بێت من شخصی خۆم دایک و باوکم معزز مکەڕم ئەمری خوایان کرد و ڕۆشتن. ئەو شوێنانیان نەبینی ئەوەش فەزلی خوایە.
بەڵام زۆر شتم هاتەوە خەیاڵ لەو دیمەنەیە بۆیە خۆم بۆ نەگیرە. خۆشەویستان لەو دیمەنە ماوەیەکی زۆرمان پێچوو هەتا تەواومان کرد لەبەر گریانی کاک ئەحمەد ڕەوف و هەتا برادرانی مسەوڕ بەڕاستی زۆرمان پێچوو زۆر دووبارەمان کردەوە چونکە ئەو دیمەنە زۆر کاریگەری هەبوو. ئینشاڵڵا مامۆستا کەس نابینین باوکی خۆی بباتە خەڵوەتگای پیریان لە دەرەوە فڕی بدات بەداخەوە. کارەساتە بۆ کارەساتە بەڕاستی باوک ئەو هەموو ساڵە بە کرێکاری بە ڕەنج بە عارەق بە هەموو شێوەیەک بە خێوی کردویت. چۆن دڵت دێت بینێتە خەڵەتگای پیری کارەساتێکی زۆر گەورەیە. مامۆستا دیمەنە چکەمانەیە قسەی خەڵکی ئەگەر ئامادەی قسەی خەڵکی باش ئەتو ئامادەی دەستمە پشتەوە و ئاکشن و دەست پێ دەکەی. ئەو دەورەش خۆم بیبینە مامۆستا باش چەند کەسایەتێکن یەک لەو کەسایەتیانە ئەتوی بەسەر دیسان کەسایەتە خراپەکەم دایە باش بەزە و جارە باش بێت دەوری باوکەچی پاکت دیت. ئیشەڵڵا ئامادەی تۆ یەک ئاکشنم بەرێ و حەقن نەبێ. دەشتی ئامادەی ئاکشن. من باسی تۆ بۆ دایکمان کردووە هەوڵە دەم هەفتەی داهاتوو بیانێ بەدەوە باشە؟ بەتەمای خوددا گەر خوددا قسمەتی لێدا بێت ئەمن تۆ بۆ یەکتر دەبین ئینشاءڵڵا. خوا گەورەی. سامان ئەمن کاتم تەواو بوو دەبێ بگەڕێمەوە بۆ ماڵ. بڕۆ تۆ ئامانەتی خوابی. خوا بە لەگەڵ. هیوادی دار ئەگەر لە سەرچاو. خۆت بێ. تۆش ئەگەر لە خۆ بێ. خوا لەگەڵ. باش ئەم خاڵۆی من بۆ تەلەفۆنی نەکرد زۆر سەیرەیانی. لە دوێنێکۆ پێم وتەوە چەندێکە پێم وتەوە کاکە باسێکی ئەو کچە خەبەرێکی ئەو کچە لە ڕووی ئەخلاق لە ڕووی خوڕەوەشت لە ڕووی تەبیعەتەوە هەموو تەبیعەتیم زۆر بەدڵە ینی هەموو شتێکی لای من پەسەندە بەس خۆ بێ لە ڕووی ئەخلاق و لە ڕووی خوڕەوەشتەوە بزانم پرسیارێکی تەواوم بۆ بکات. باشە بێ ئیشکە بە هەموو حسابێک باشە خۆ قسەیشی تیان نییە ئەوڵێ من تێک بێت وەختی تەلەفۆنە سامانی خوشکەسە چاکە جوابێنەوە بەڵێ کچی من نایەنێ کچی خەڵکیێنێ و نیازیشی هەیە بە ڕازگویانە پێی وەڵم چیۆ چۆنە نایبینیت تۆش تەقیشکە شێتە کردم ئەلو چۆنی خاڵۆ گیان باشی؟ وەڵا باش نیم ڕۆڵە یا ئەڵڵا خێر چی بووە؟ چۆن هیچ نەبووە کوڕم وەڵڵی حەل لە ڕووشم نایە بۆشی باسکەم. ێ باشە چی بووە پێم بڵێ بزانم چییە مەسەلە؟ وەڵڵی جاچی بۆ باسکەم ڕاست و ڕەوان پێ بڵم ئەڵێ ئەو ئافرەتە یەک ئیش نازانێت بابەلباب هەمووی بۆیان ماوەتەوە بە دلیڤەری خواردن ئاسڵان هەر نازانێ. اینجاوە کەی مشکلەیە؟ من خۆ مەطعەمە بۆ هێوا شۆش فێرێکم ئایموو نەرم نیازی هەیە لە ئێسەوە خزمەتی ژنەکەی بکات کوڕی هەرەوە نەبوو خاڵۆ؟ وەرە جاوە هەر هیچم باز نەکردووە هێشتا. ئەی چی تریان نەگوت خاڵۆ پێم بڵێ ئەی پێم نەوتی لە ڕوون نایە بۆ باسکەم. خاڵە گیان تخوا قسە بکە خەریکە دڵمەتەقی بۆ لە ڕوود نایبی لێ کاکە دەبڵێت خوا سامان ڕۆڵە ئەڵێن دایکێکی هەیە مۆسیبەتە یەکەم شت داوای کات 100 مسقال ئاڵتوونە. گورە 100 مسقاڵی چی من خۆم قسەم لەگەڵیا کردووە ئەوتی بەس 10 مسقاڵی بۆ بکە لەبەر لۆمەی عام و تەواو. سامان کوڕەکەم ئەڵێن باوکێکی هەیە مەعەدەل سەرخۆشە ڕۆژی یەک قەپ عەرەقە خواتەوە بەیانیانە چێ بۆ دایان ئێوارەتان باش حەز زۆ کابرایکی نابوت زۆ ناشرینیشە. خاڵە گیان ئەو شتانە بەلای منەوە گرنگ نین ئینشەڵا خۆت حازرکە هەفتەی داهاتوو بێکەوە دەچین داوایەکەین باشە؟ کەرە تەواتی بۆی شێت و شەیدا بووە چی لێ بکەم وەختی قومبەلەکەی فاینیە قومبەلەکەی بۆ هەڵە. ئەلو سامان ڕۆڵە کوڕەکەم گوێم لێ بگرە شتێک هەیە با ڕاست و ڕەوان پێ بڵێم. چییە بڵێ دەی؟ قورئان لە ڕووشم نایە پێ بڵێم نەنە وازی دەبێنە دەبڵێ دڵم تەقی بۆ خاتری خوا چییە؟ وەڵڵاهی ئەڵێم قسەش نەکەم بەڵام نەشیڵێم بە کەڵک نایە کوڕەکەم ڕاست و ڕەوان پێ بڵێم ئەڵێن ئەو ئافرەتە هەر ڕۆژەی لەگەڵ پیاوێکە. چی؟ ئەوە تۆ بەڕاستە؟ کوڕم بەڕاستمە قابلە خاڵە درۆ لەگەڵا بکە. ئەی هاوار ئەو من چییە بیستم؟
الو سامان الو الو قلتي بخوا ايشي خوتك اليد الشفيق كجالي كزدي لو توي جوايا كهرباي لسه ئەی هاوار خخوای گیانبووان لێ کردم آخر چی گوناحێکم کردبوو ئەی هاوار هێلانە پەرسیلگەم تێکدا بوو ئەوە تەمەنم گەشتە 44 ساڵیە کەسم بەدڵ بووە میژە های لێ هادەی هاوار نازانم چی بکەم خوایە من قوڕی کێ بکەمە سەر خۆم آخر نازانم هاك سامان کورە لێم گەڕێ با لە خۆم دەم کورە لێم گەڕێ هەتا کورە لێم گەڕێ با خۆم بکوشم با لە خۆم دەم خۆم بکوشم محەممەد بۆ خۆ دەکوژی دە تۆ ڕاوەستە پێم بڵێ بۆ خۆ کورە دەکوژە هەموو دڵی دنیام بە کەسێک خۆش بوو لیان تێکدام کاکە کەس باشی ناڵێ چێ تێکیدا چی بۆ وەرە چوزانم دار و بەر دنیا عالم خاڵم خاڵی مامی دنیا دراوی هەموو کەس باشی ناڵێ کەس یەک باش نەما یعنی بە قسەی خەڵک وەڵی ئارەوەڵ کاک تەمەن من لە مێژە جەناب دەناتم هاتووی ئەم پارکەکەی مەمنونم ئەزانم کوڕێکی باشی ڕێک و پێچ قوربانت سەلامەت بی کاک محەممەد جان ئەنجا من کچێکم هەیە بڵێ بەخوا بەس خوای گەورە ئازانت چۆنم پەروەردە کردووە چەند ڕەوشتێکی جوانی خوالت نەسەنی مەکتەبیشی تاوا کردووە ئەی ئەمری درێژ بێ ئینشەڵڵا لە سەلام ماڵەوە دانیشتووە قسمەتی هەڵ نەسووڕاوە ئەنجا عیلاجی دەردی تۆ لای منە بە قورعان پارەمارم ناوێت کاکە کورە پارەم هەیە وەڵڵا پارەم ناوێت کورە دەڕاوەتە بەخوا یەک دینارم ناوێت کورە پارێکی کاکە کورە پارێکی دەڕاوەتە ماڵە نەشێر وەڵڵا کاک تەمەن ئەم کچە ئەبینی ئەوە کچەکەی منە ماشەڵای لێ اینجا لەبەرەوە تۆش کوڕێکی باش و ڕێک و پێچی حەزەکەم ئەو کچەی خۆم بدەم بە تۆ گەلێک مەمنونم زۆر سپاس دەکەم کچی تۆ بێجێ شانازیە جاکەواتە من یەک مەرجم هەیە بەڵێ بڕۆ پرسیار بکە بڵێ من بە تەمام کچەکەی محەممەدی باخەوان بێنم ئێ ئەو کاتە وەرەوە لام باشە کاکە زۆر باش من مەمنون باشە بە قوربان دەستەکانت دان نەمود هەموو شتە عیلاجی هەیە قوربانت یاڵە خوا حافظ سەر چاو با ئەمەش تاقی بکەینەوە بزانم یان چییە بێ خوای گیانیسە من چی جوابی ئەم پیاوە بدەم ئاخر چی پێ بڵێم ئاخر ناڵێ بۆ چۆن توش بووم چۆن گیرۆ دەبم خوای گیان یارمەتیم بێ سەلام عەلەیکوم ئەلێکە سەلام کاک سامان بەخێر بێ باشی کاک محەممەد چۆنی قوربان حواڵە حاڵ و حاڵت حەتە چاوەکەم باشی سەلامەت بێ یاخوا بەخێر بێ هەڵی خەڵکی شوکاری ئەرە وەڵا بە خۆ دەزانی باخە ئیشی ئەوێ ماندوو نەبی لەش ساغی خۆشبی سەلامەت بی یو بیا خۆ ها سامان ڕۆشتی پرسیارت کرد وڵایی کاک محەممەد لەو مۆزوع پەشیمان بووم بۆ بەخوای تر عەقڵم نەیگر پەشیمان بووم یاخە لەبەر چیە بێ سەبەبێکە بێ کاکە بەخوا لێگەڕێ لێی ناگەڕەمە بێ بزانم مەوزوع چیە بەخوا هەر تەواو ڕائیم گۆڕی پەشیمان بووم سامان ڕێیومەی نییە تێگەشتی خۆت یەک ناکەرەوە ئەمە خۆ کچی خەڵک گاڵتە نییە ڕاست دەکەی کاک محەممەد من مەمنوتم بەس بەخوای تر عەقڵم نەیگر پەشیمان بووم ئەبێ پێم بڵێ لەبەر چی هەموو شتێک سەبەبێکی خۆی هەیە سامان وەڵاهی نازام چیت پێ بڵێم بیڵێ کاکە دەبیڵێ بۆی ناگەڕێ نای لێی ناگەڕم مەحاڵە بێ بزانم بۆ چیە کاک محەممەد پرسیاری هەچیەکم کرد کەس دانی خێری پێدانە چێ ئەمانە چێن کۆر اینجا باسی کێ ئەەکەی هەل لە هەچی دەور و بەر و دراوسێ و خەڵک و خوا و ئەملا و ئەولا ئەڵەن کاکە دوورکەوە لەوێ دوورکەوە ئارەوەڵا دەی با منش یەک قسەر پێ بڵێم 30 ساڵە من ژنم هێناوە وایە بەڵێ دەی بەخوا یەک مناڵم نییە چی مناڵم نییە چۆن چاک ئەی بۆ خەڵک واڵێ خەڵک ها ئەنجا با یەک شتی تری پێ بڵێم بەخوا هەتا تۆ خاوەنی ئەو مێشکەبی بە حەیاتی نابی بە خاوەنی بەتانی دوو نەفەری تێگەشتی کاک سامان ئای خاڵە چۆن ژیانت فەوتانم خاڵە یا خاڵە خاڵە یا خاڵە خاڵە یا خاڵە هەمووی بەتاڵە خاڵە وەڵاهی ڕاستیان و تۆڵێ قسەی باش قەت ناگاتەوە هیوادارم ئێوەش کە یەکێ پرسیارتان لێکە بە ویژدانی خۆتان جواب بنەوانێ قسە و قسەڵۆکی بۆ دروست مەکەن
لێرە هاتینە کۆتایی ئەم ئەڵلقەیەش هەتا ئەڵلقەیەکی داهاتوو بەخواتان ئەسپێرین ئەمەش بۆ ئێوە. Thank you.